الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إمان داراني عزيز وخوشويست، سرتا بە صلوات لديداري پیغمبريان صلى الله عليه وسلم دەست پێ ئەکەین. هەر کەسەمان کاتێک کە صلوات ئەدا بۆ چێژ لە صلواتەکانی وەرگرێ، چاوەکانی بنووقێنێ و وێنای پیغمبريان صلى الله عليه وسلم بێنێتە زەینی خۆی، كأنما ئەم بەرامبەری وەستاوە و صلاة و سلام بۆی ئەنێرێ، ئەو کاتە چێژی لێ وەرئەگرێ. علين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. برزان وخوشويستانم زور كاد لخزمت مقوليك إمام علي أوستام زور سرنجي رأيك يا شام، كأيج أفرميت حبب إلي من دنياكم ثلاث. سيشد للدنيا إيودا زور للا من خوشوي سكرا وحزم ليتي بريتيا الصوم في الصيف وإكرام الضيف والضرب بالسيف. أويك لكاتي هاوينا كاتي زور قرما بالرجوبم والرزل ميوان بقرم، ولكاتي جهادو تێکۆشانیشە زۆر ئازانش مشێرەکەم بۆ شوێن و مەردایەتی خۆم دەربخەم. بیرم لە کەلیمەی یەکەم ئەکردەوە کە الصوم في الصيف. عەربستانی سعودی و بەردەڕەشەکانی دەوری مەککە ئەهاتنە زەینم کە چۆن ئینسان لەم شوێنە گەرم و سەختە حەسکە کە لە ڕۆژێکی هاوینی زۆر سەختە بە ڕۆژوو بێ و ئەوەی بەلاوە زۆر شیرین بێ و چێژ لەوە وەرگرێ. ئەم ویست تێبگەم لە حەقیقەتی ئەمە کە ئەم پیاوە گەورانە چۆن هەوڵیان داوە کە لەم کاتە ناڕەحەتیە محاولەکەن بە ڕۆژوو بن. تێنە ئەگەیشتم لە فەرمایشتێکی ئەسحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ کە ئەفەرموون یەکێک لە غەزوەکان زۆر گەرم بوو. زۆرێکمان یەکی وەکو چادرێ شتێکماندا و بەسەرمان ناچووکە خەریک و مێشمان ئەکوڵە. زۆر ناڕەحەت بووین و زۆریش تونی بووین و زۆریش برسی بووین. کەسمان جورئەتی ئەوەی نەئەکرد بە ڕۆژوو بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ عەبدوڵڵای کوڕی ڕەواحە ئەم دوانە هەردووک لەناو ئەم هەموو خەڵکە بە ڕۆژوو بوون. سوبحان الله. سێری ئەوم ئەکرد ئەسحاب تەحەڕیان کردووە گەڕاون کام ڕۆژ زۆر سەختە، کام ڕۆژ زۆر ناڕەحەتە، کام ڕۆژ زۆر درێژە کاتەکەی. ئەلەم کاتە لەناو ئەم گەرمایە بە ڕۆژوو بوون، چێژیشیان لەم ڕۆژوو وەرگرتووە. هەستیان کردووە کە قوربێک لە خواوە دەستگیریان ئەبێ. بەو پەڕی خۆشەویستیەوە ئەمەیان جێبەجێ کردووە. بۆیە حەزم ئەکرد ئەم وتارە پێکەوە هەمومان بەخۆمەوە باسی ئەوە بکەین کە چۆن چێژ لە ڕۆژوو وەربگرین. ئێمە خوا نیعمەتێکی زۆر گەورەی پێداوین کە لە ئێستەیە نزیکەی 16 سەعاتێک ئێمە بە ڕۆژوو ئەبین. ئایا چۆن وا بکەین کە هەز بە ماندووبوون نەکەین، ئەسڵەن چێژی لێ وەرگرین، بەو پەڕی حەزەوە ڕۆژەکانمان جێبەجێ بکەین. سەرەتا ئەچمە قسەی
گەنجێکی فەڕەنسی بە ناوی تۆماس کاتێک کە ئەڵێ من یاری ڕێژیم ئەکرد هەوڵم ئەدا بووی لاشم دابەزێنم زۆر قڵەو بووم ئەڵێ زۆر بە ناڕەحەتی ئەم کرد چونکە هەموو جارێکە خۆم لە خواردن ئەگرتەوە زۆر ئازار بە جەستەم ئەگەیشت ڕۆحم هەستی بە ماندووبوون ئەکرد ئەڵێ وردە ئیشەکەم گەیشتە لای کۆمەڵی موسڵمان کە سەیرم ئەکرد مانگێک بە تەواوی ئەوانە هیچ ناخۆن کێشە لەوە نییە کە ناخۆن هەر چۆنێ بێ خۆیان ئەگرن هەستم ئەکرد زۆر ئارامم هەست بە بێتاقەتی ناکەن دڵ و دەروینیان زۆر لەسەر خۆیە ئەڵێ بڕیارمدا لەگەڵ ئەمانە بە ڕۆژوو بم ئەڵێ ساڵی یەکەم 3 ڕۆژم لەگەڵا گرتن هەستم بە ئارامیەک ئەکرد لە ژیانە ئەو ئارامیم هەست پێ نەکردو موسڵمانیش نەبووە ساڵی دووهەم ئەڵێ هەموو مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بووم لەگەڵیانە هەستم بە ئارامی و چێژێک کرد هەستم ئەکرد حەز ئەکەم برسیم بێ حەزەکەم لەگەڵ ئەمانە بە ڕۆژوو بم نەشم ئەزانی بۆچی دواتر کاتێک کە ئیمانە هێنێ ئەڵێ ئێستا ئەزانم کە موسڵمانان لە چه فەڕەحێکی گەوران بەڵام دەرک بە خۆیان ناکەن هەست ناکەن کە دڵ و دەروونیان چەند ئارامە کاتێکەوە بە ڕۆژوو ئەبن جاری وهەیە ئەگەر کەسێک زۆر قەڵەو بێ کاتێکەوە خۆی لە خواردن ئەگرێتەوە و زەعیف ئەبێت کە خەڵک وەسف و سەنای ئەکەن زۆر خۆی بە پیاو ئەزانێ زۆر خۆی بە گەورە سیر ئەکا ئەڵێ من توانیومە پیاوەتی خۆم دەربخەم شخصیەتی خۆم دەرخستووە توانیوە خۆم بگرمەوە لە شتێکەوە هەموو ئینسانەکان حەزی لێ ئەکەن من حەزێک لە حەزەکانم کوشتووە چێژێک لەمە وەرئەگرێ بڕواکەن چێژی برسێتی و نان خواردن چەندێکە چێژی نەخواردن و نزیکی لە خوا لەوە زۆر زیاتر چۆن ئێستا ئەگەر کەسێک زۆر برسی بێت خواردنێک لە بەردەمیادا بنێت چۆن چێژ بۆی ئەڕوا واللهی بە هەمان شێواز ئەو کەسانەی کە خۆیان خۆشەیە کاتێکەوە بە ڕۆژوو ئەبن و هیچ ناخۆن و برسیان ئەبێ ئەوەندە چێژ لەو برسێتەوە وەرەگرن چونکە هەستەکەن بەهۆی ئەو برسێتەوە لە خوای گەورە نزیک ئەبنەوە ئێمە زۆر ئیشمان لەسەر پێویستمان لەم ڕۆژە بەوەیە کە ئیشکەین لەسەر ئەوەی ئەو چێژانە بگێڕینەوە یعنی ئێمە نوێژ ئەەکەین چێژی لێوەرناگرین زەکات ئەدەین چێژی لێوەرناگرین سەدەقە و خێر و خێراتەکەین چێژی لێوەرناگرین ڕۆژوو ئەگرین هەست ناکەین تەنها ئەوەندەیە خۆمە لە شتەکان ئەگرینەوە چێژ وەرناگرین هەست ناکەین کە ئەمە چه عیبادەتێکی گەورەیە ئەو کەسەی کە بە ڕۆژووە ئەو پەڕی خۆشەویستی بۆ خوا دەرەبڕێ ئەبێ ئەم هەستە لە ناخمانە دروست بێ کە ئێمە زمانمان ئەگرینەوە بەم زمانگرتنەوەی خۆشەویستی بۆ ئەو دەرئەبڕین کاتێکەوە ئینسان خۆشەویستی دەربڕی وەکو شاعرێک ڕازاندوویەتیەوە شاعرێکی عەرەب ئەڵێ ڕۆژوان بە زمانی ڕۆحی ئاوا ئەڵێت عەذابی فیکە عەذبون ناڕەحەتیەکان کێتە ڕێم لە ڕۆژوە چۆن ئینسان ئاوێکی سازگار ئەخواتەوە ئاوایە بەلای منەوە وبعدی فیکە قوربون دووری من لە تۆ ئەی ئیلاهی نزیکیە وأنت عندي كروحي تو خويا لا من وكل روح أو هاي بل أنت منها أحب بل كتو لناو أوا بو من خوشويستي دروس أبي لناو روحا كما يان للروح مزور زياتر خوشويستي كأبا أحبوش أخرين ليتو حسبي من الحب أني لما تحب أحب أو اندم بس من لخوشويستي بو تو خويا جان هرچي تو بيت خوش بمن بيم خوش بيت خوش أي خويا جان کە برسیم بێ و هەز بە هەژاران کەم واللهی پێم خۆشە منیش برسیم بێ تۆ پێت خۆشە خۆم بگرمەوە واللهی منیش پێم خۆشە کە خۆم بگرمەوە ئاسێرکن کە مناڵێک نەخۆشەکەوێ هەندێک جار نەخۆشەکەی ترسناکە ئەگوێزرێتەوە کەچی دایکی تون لە باوەشی ئەگرێ فەرامۆشی ناکە چونکە خۆشی ئەوێ باوکێک سوور ئەزانێ مناڵەکەی ئازار ئەچەژێ بەڵام کاتێک کە تەداوی ئەکا زۆر دەرونی ئارامە لەو کاتە خو ئەمە ڕۆحێتی تەداوی ئەکە بۆیە ئێمە ئیشمان بەوەیەکەوە چێژ وەرگرین هەوڵ بدەین چۆن ئەم باوکە چێژ وەرئەگرێ لە کاتی تەداوی مناڵەکەیە چۆن ئەم دایکە لە کاتی لە ئامێزگرتنی مناڵەکەیە چێژ وەرەگرێ ئاوا ئەبێ هەستکەین بەوەی بەهۆی ڕۆژەوە نزیک ئەبینەوە لە خوا بەوەی چێژ وەرگرین والذين آمنوا أشد حبا لله چۆن خەڵک حەزی بە نان خواردنە ئیمانداران زۆر زیاتر لەوە حەزیان بە خۆشەویستی خوایە و حەزیان بە نزیکی خوایە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەو چێژەی کە ئینسان وەری ئەگرێت شعورێکە لە ناخیا دروست ئەبێ ئەم شعورە وەهای لێ ئەکا
هەمیشە لە مەحبوبەکەیەوە زۆر نزیک بێ، خۆشەویستەکەیەوە زۆر نزیک بێ. واللهی وای لێ چێژەکەی وهای لێ ئەوەندە گەورە ئەبێ لە ڕۆژوە کە قوربی خوا، نزیکی لە خوا، بینینی خوا، گەیشتن بەخوا زۆر زۆر گەورەتر لە خودی ڕۆژوەکەش. بۆیە ئەگەر ئینسانی ئیماندار دیقەتی ڕۆژوەکانی باو لە کاتی پەنهانەکانیان سیرکە، ئێستا ئێمە هەر هەمومان لە کاتی پەنهانمان هەیە کە مناڵ بووین هەندێک جار لەوە ئەچێ کەس پێی نەزانی نایە شتێکمان بخواردایە. ئێستش ئەتوانی شتێ بخۆیت و کەس پێت نەزانێ، بەڵام کاتێک ئەو هەموو نعمەتەی خوا لەسەر زەوی ئەبینی و خۆت ئەگریتەوە، تەنها یەک شتە کە تۆ ئەگرێتەوە خۆشەویستی خوایە. ئەبێ ئێمە لە کەلیمەی خۆشەویستیەکەەوە بڕوانین، اینجا چێژ لە ڕۆژەکانمان وەرەگرین. ئەو کاتێک کە زۆر زۆر برسیت ئەبێ، ئەو کاتە هەستەکەی زیاتر نزیکی لە خوا گیانەوە. دوانیوە ڕۆیان کە ئینسان زیاتر برسی ئەبێ، بۆنی دەمی دێت، ئەلەم کاتە زۆر قوربی لە خواوە گەورەتر ئەبێ. فەرمایشتێک پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ڕحمان بە قوربانی بێ، ئەفەرمێ لە خەلوف فەمی الصائم ئەطیب عند الله من ريح المسك. تەشبیه نەبێ، تەشبیه ئەو کەسانەی کەوا نزیک ئەبنەوە لە یەکتر. دوو عاشق بێنە پێش چاوی خۆتان، زۆر کات سەرەخەنە پەنای یەک کاتێک کە قسە ئەکەن. خۆ ئەگەر دووریش بن گویان لە یەکتر ئەبێ، بەڵام نە، زۆر نزیک ئەبنەوە لە یەکتر کاتێک کە چرپە ئەکەن لەگەڵ یەکترە. زۆر کار بە دڵ وتەکانیان لەگەڵ یەکترە ئەگۆڕنەوە. ئەمە لە بینی مرۆڤەکانە. واللهی تەشبیه نەبێ کە ئەنەما ئەو کەسێک کە بە ڕۆژەوانە لە دوای نیوەڕۆیان ئەوەنە لە خوا نزیکە بێتەوە کە ئەنەما بە چرپە دڵەکەی ڕۆحەکەی قسە لەگەڵ خوای گەورەیەکە. بۆی ئەفەرمێ لە خەلوف فەمی الصائم ئەطیب عند الله من ريح المسك، كأنما تۆ سرت نزیک کردەوە لە رب العالمین، بابۆنی دەمیشت بێ، مادام سکت گەدەت برسیەتی ئەوەندە نزیک بوویتەوە لە رب العالمین کە ئەنەما بە چرپە قسە لەگەڵ خوا گیانە ئەکەی. ئینسان زۆر کاتی پێویستە کە حیا لە خوا بکە، شەرم لە رب العالمین کە. بەس وەرن سەیری ئەم لەختەی ڕۆژووکەن، ئێمە دەهێن جار لە ژیانە کاتێکە کەس ئاگای لێ نەبووە گوناهمان کردو، دەستمان گوناهی کردووە، چاوەکانمان گوناهی کردووە، دڵمان گوناهی پیا خەتەرە کردووە، چووە کەس ئاگای لێ نەبووە. زۆر کات شەرممان کردووە، لە خوا سەرمان نەوی کردو. لە ڕوایەتێکە هاتووە فەرمێ ئادەم عەلەیه السەلام کاتێک کە لە خزمەتی رب العالمینە هەڵەی کرد و گوناهی کرد، ئەفەرمێ ڕای کرد ویستی ڕابکە. رب العالمین پێوت ئەی ئادەم ئەفرارا منی، ئەتەوێ ڕاکەی لە من؟ فەرمووی لا یا ربی بەل حەیاء منک، نەخێر خوایە گیان من ڕاناکەم لە تۆ، بەس شەرمەکەم لە تۆ، گوناهم کرد. ئێمە هەر هەمومان کاتی پەنهان هەبووە گوناهمان کردووە، کەس ئاگای لێنەوە، بەس خوا گیان ئاگای لێ بوو، ئێمە گوناهمان کردو. ئێستا ئەمانەوێ بە ڕۆژەکانمان بڵێن خوای گیان، واللهی ئەگەر کەسیش ئاگای لێ نەبێ ئێمە گوناه ناکەین، ڕۆژەکانمان ناشکێنی. ئەم شێوازەی بیرکردنەوە بۆ ڕۆژوو زۆر گرنگ. ئەم شێوازەوە هامان لێ ئەکا کە ئێمە چێژێکی زۆر تایبەت لە ڕۆژەکانمان وەرگری. هەموو ئەوانەی بە ڕۆژوو ئەبن سێ بەش. سەوم العامە کەسێک هەیە تەنها خۆی لە خواردن و خواردنەوە ئەگرێتەوە، لە هیچ شتێکی تر خۆی ناگرێتەوە. فەلسەفەیەکی ڕۆژوو ئەوەیە کە ئینسانی موسڵمان خۆی لە حەڵاڵ ئەگرێتەوە، ئەبێ ئەولاتر وایە لە حرامەکان خۆی بگرێتەوە. نان خواردن حەڵاڵە، خواردنەوە حەڵاڵە، تۆ لە خواردنەوەکان خۆت ئەگریتەوە، لە شتە حەڵاڵەکانی خوا خۆت ئەگریتەوە. ئەی چۆن ئەی عەبد لە حرامەکانی خوا خۆت ناگریتەوە؟ ئەی لە جوێندان، ئەی لە بۆهتانکردن، ئەی لە غەیبەتکردن، ئەی لە کات کوشتن، ئایا هەموو لەمانە نابێ خۆت بگریتەوە زیاتر کە حرامە؟ بۆیە سەومێکمان هەیە بێتە سەوم العامە، ئینسان هەر ئەوەندەیە نان ناخوا و ناخواتە، بەس ئەمەندە، هیچی تر لە ژیانی خۆی ناگۆڕێ لە ڕۆژۆکەیە. ئەمە خۆی بۆ خۆی هەندێک لە ماسای ئاینی بە هەڵا تەفسیری ئەم فەرمایشتە ئەکەن کە ئەفەرمێ ڕب صائم حظه من صيامه الجوع والعطش. هەندێک لە ڕۆژەوانەکان پشکیان بەس بریتێ لە تونیەتی و برسێتی، وا پیشان ئەدەن کە ئەو کەسانە ئەجریان نەبێ، بەخوا ئەوانەش ئەجریان هەیە، واللهی ئەوانەش لای خوا گەورن. واللهی ئەو کەسەی بەسکی ئەگرێتەوە، بەس خواردن و خواردنەوە ناخوا، ئەوە ڕتبەی هەیە. بۆیە مەیمونی کوڕی میهران قسەیەکی هەیە، ئەفەرمێ ئەسهل الصيام ترك الطعام والشراب. نزمترین پلەی ڕۆژوو، یعنی ئەوش پلەیە،
نەک ئەوەی هیچی بۆ نەمێنێتەوە تەنها برسێتی بۆ کە ئەنەما هیچی نەکردووە نەخێر والله فەرزی ڕۆژەکەی لەسەر لا چووە ڕوتبەی پێی بەرز بووەتەوە فەرمانی خوای جێبەجێ کردووە بەڵام نزمترین پلەی ڕۆژووی هەیە چونکە چێژی لە ڕۆژەکەی وەرنەگرتووە بەس ئەوەندەیە هیچی نەخواردەوە هەر ئەوەندە پشکەکەی ئەمەندێ ئەمە جۆری یەکەمە کە پێ ئوترێ سەوم العامە تەنها ئەم ئینسانە ئەوەندەی دەست ئەکەوێتەوە خۆی ئەتوانێت لە خواردن و خواردنەوە بگرێتەوە جۆری دووهەم ئەصحاب اليمین هەموو ئەو شتانەی کە نەهی لێکراوە گوناها سەخیرەکان گوناها کەبیرەکان لە هەمویان ئەگەڕێنە دووە زمانیان چاویان دڵیان دەستیان هەمووی ئەپارێزن ئەمە جۆری دووهەمە ئەصحاب اليمینە کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ڕۆژووی ئەمانەیە لە هەموو گوناهی پێشیان ئەبورێ ئەفەرمێ ئیمانن واحتسابا هەموو چرکەیەک حسابەکە ناهێڵە چرکەی لە دەست دەرچێ نەک دەقە لەحظەیەک ناهێڵێ لە دەستی دەرچێ هەموو لەحظەیەک حسابەکە تۆزێکی تر نزیک بمەوە لەخوا تۆزێکی تر هەوڵ ئەدا بۆی نزیکتر بێ لە ڕەب العالەمین ئەم جۆرەکە عەبدایەتی ئەکەن ڕۆژوو ئەگرن زمانەکانیان غیبەتی نەکردووە چاوەکانیان نەظەری نەکردووە زمانەکانیان درۆبۆتای نەکرد دڵەکانیان ڕقی تێنەبووت ڕێک ئەمە گەورەترین کێشەمان ئەمڕۆ زمانمان غیبەتی زۆر ئەکات دڵمان ڕقی لە مسلمان ئەبێتەوە بە مەرجێ ئەبێ ئەم دڵە ڕقی لە یەک مسلمانی سەرزەوی نەبێتەوە ئەمڕۆ کافر کارێکی کردووە بەناوی ئەحزاب و بەناوی ئەنواع شکڵ ئێستا ئێمە لەم مزگەوتە خۆمان بۆ خۆمان ڕەنگڕەنگین وهایان لێ کردوین لە ماڵێکە ئەفرادی عائیلەیەک ڕەنگ بن نەتوان یەک بگرنەوە بۆیە زۆر گەورەیە ئێمە دووهەمین جۆر زۆر ئیش لەسەرکەین کە ئەویش ئەوەیە ئەعضا زاهریەکانی ئێمە بە هیچ شێوازێک گوناهێکیان نەکردبێ ئەمە پێ ئەوترێکی ئەمە ئەصحاب اليمینە ئەمە سەومی ئەصحاب اليمینە سەومی خوسەش هەیە ئەوانەی کە زۆر تایبەتن ئەوانە دڵیان بە ڕۆژوو ئەبێ یەک چرکەی دڵیان نییە ئاگەی لە خوا نەبێ لە کاتی بە ڕۆژوو بوون یەک چرکە نییە ئەم دڵیان چێژ وەرنەگرێ لە ڕۆژۆکەیان لەزەت لە ڕۆژۆکەیان وەرنەگرێ یەک سانیان نییە بەهۆی ڕۆژۆکەوە قوربیان نزیکتر نەبێتەوە لە خوای گەورە هەر یەکێک لە ئێمە ئێستا ئەگەر ڕێگایەکی دوور و درێژ لە بەردەمی بێ سەعاتی جارێ هەنگاوە بنێ یەک چرکە هەنگاوێک بنێ نزیک ئەبێتەوە ڕێگاکەی ئەبڕێ بەخوا ئێمەش ئاو هەیە ڕێگایەکی دوور هەیە لە نێوان ئێمە و ڕەب العالەمینە هەموو لەحظەیەک ئەتوانین لە خوای گەورە نزیک بینەوە بۆیە مەسئلەی ڕۆژوو لە قۆناغی سێهەمی ئینسانەکان کە بە ڕۆژوو ئەبن ئەوەیە کە دڵیان خاتراتیان فکریان خەیاڵیان لە لای خوا بێ خەیاڵیشیان بە خراپە نەڕوە اینجا بزانە ئێمە ئەو کاتە چۆن چێژ وەرئەگرین ئەگەر ئێمە هەستمان کرد لە ڕۆژوە لە خوا نزیکە بینەوە لە ڕۆژوە مەحەبەتی خوامان زیادەکە والله ئەو کاتە هەستەکەین هەوڵ ئەدەین زیاتر برسیمان بێ نەک هەوڵ بدەین ئێوارە زۆر بخۆن پارشێ زۆر بخۆن هەوڵ ئەدەین پارشێویش کەم بخۆین ئێوارەش کەم بخۆین بۆی تۆزێ زیاتر برسیمان بێ تۆزێ زیاتر لە خوا نزیک بینەوە چێژ وەرئەگرین لە برسێتی سەعادەتی ڕۆح ناخمان ئاسوودە ئەبێ کاتێک کە برسیمان ئەبێ زۆر کات ئینسان کە برسی ئەبێت محاولە ئەکا بە کۆمەڵە شت برسێتەکەی خۆی دەرەبڕێ جاری وا هەیە لە ماڵ و مناڵ تووڕە ئەبێ جاری وای لە ڕەفیقەکانی تووڕە ئەبێ جاری وا هەیە کێشە و مەشاکل دروست ئەکا نا ئەو کەسێک کەوا بگاتە ئەم ئاستە هەز بە قوربی خوا بکا جەل جەلالوه واللهی هەموو لەحظەیەک هەموو چرکەیەکی ژیانی محاولە ئەکات لەم بە ڕۆژوو بوونە و لەم برسێتیە زیاتر ئەجر دەستگیر ئەکا ئەو یا و دەرگایان بۆ داخیان نەڕان بێدەن هەموو لەحظەیەک هەموو چرکەیەک کاتێک کە نزیک ئەبێتەوە لە ڕەب العالەمین بەهۆی ڕۆژوەکەیەوە بەخوا ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی دەستگیر ئەبێ وەرە ئەگەر بەناخی دڵت ئەمە جوان تێبگەیت بەخۆمەوە ئەڵێم بەداخی دڵ ئەمە تێبگەین کە بەرەبەیانت کردەوە تۆ بە ڕۆژوو بوونەوە ئیتر تۆ نزیک ئەبیتەوە لە خوا وردە بەرەو خوا ئەڕۆی بە لیقای خواشا دەبی تا ئەو لەحظە و چرکەی کە ئێواران کاتێکەوە دوعا ئەکەیت و مناجاتەکەی ڕەب العالەمین گوێ لێتەوە تۆ قسەی لەگەڵا ئەکەی بۆیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئێواران ڕۆژەوان دوعاکانی گیرا ئەبێ دوعایەکی هەیە کە بۆی گیرا ئەبێ ئەمە بۆچی وتوێتی دوعایەک بۆ نێوت هەموو دوعاکان
بۆ ئەوەی ئەم کەسە بزانێت کە جهدی زیاترکە دوعای زیاترکە ئەنواع و ئەشکال دوعا بەرزکاتەوە لەعەلە یەکێک لە دوعاکانی گیرات بۆی نەشاطێکی زیاتر بدە چونکە ئەم کاتە نزیکترین کاتەکانی ئینسانی ڕۆژوانە ڕەب العالەمینەوە بۆیە ئێمە پێویستمان بەوەی ئاوا بگەڕێنەوە سەر وردەی چێژەکان چۆن لە ڕۆژوویەکە چێژ وەرەگرین چۆن دڵمان خەیاڵمان نابێ ئینسانی مسلمان لە ئاستێکا بوەستێ نابێ نوێژێکی وەکو نوێژێکی تری بێ نابێ ڕۆژوویەکی وەکو ڕۆژوویەکی تری بێ ئەبێ ڕۆژانە ئرتقایەکی ذاتی کردبێ واللهی زۆر کەس سەیری جەژن ئەەکەم بۆ مسلمانان واجبە لە سەریان ئەبێ بخۆن واللهی ئینسانی مسلمان ئەگەر تەواوی چێژی لە ڕۆژوو هەربگرێ واللهی هەموو عمری بە ڕۆژووە بۆیە ئەم خوا عەزیمە ڕۆژێکی داناوە ئیلا ئەبێ ڕۆژەکانیان بشکێن بەس ئێمە حەیفەکە لەوایە کە ئێمە ئەو چێژەمان وەرنەگرتووە واللهی ئەگەر نەحەزیشمان ئەکرد ڕۆژی جەژنیش بە ڕۆژوو بێن ڕۆژەکان بەنەشکێن بۆی ئینسان طەبیعی بێتەوە جەژن دانراوە کە ئینسان واجبە لەسەری بێ بە ڕۆژوو نەبێ و ڕۆژەکەی تیا بشکێ داوا ئەکەن لە ذاتی پاکی پەروەردگار خۆی بۆ خاتری گەورەی خۆت بۆ خاتی ناوە جوانەکانت سفەتە بەرزەکانت یا ربی خۆی چێژ بخەرەوە ناو عیبادەتەکانمان یا ربی خۆی چێژ بخەرەوە ناو ڕۆژەکانمان یا ربی خۆی گیان تاعەت و عیبادەتی ڕەمەزانمان لێ قبوڵ کە یا ربی خۆی تاعەت و عیبادەتی ڕەمەزانمان لێ قبوڵ کە خۆی بۆ خاتری گەورەی خۆت ئارامی بخەرە دڵمان ڕەحەتی و ئاسوودەیی بخەرە دڵمان یا ربی خۆی ئارامی بخەرە ناو ماڵمان ئارامی بخەرە ناو وڵاتمان ئارامی بخەرە ناو گۆڕەکانمان خۆی بۆ خاتری گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە یا ربی خۆی داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت لە گوناهی دراوسەکانمان ببورە لە گوناهی ئەهلی گەڕەکەمان ببورە یا ربی خۆی داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت ئەو کەسانەی لەم مانگا بە ڕۆژوو نەبوون خۆی هیدایەتیان بدە خۆی چێژی ڕۆژوو دینداری بخەرە ناخیان یا ربی خۆی ئێمە ئەهلی مزگەوت خۆی لێمان قبول کە یا رب العالمین تاعەتەکانمان لێ وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی ئێمە هەڵەوکەم و کوڕیمان زۆرە بەڵام هەمیشە یا ربی خۆی چاومان لە ڕەحمی تۆیە تو گەورەی خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە تو گەورەی خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە تو گەورەی خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە یا ربی خۆی گیان ئێمە عەبدانێکین زۆر گوناه ئەکەین یانزەمان گوناهمان بۆ تۆ بەرز کردوێتەوە بەڵام واللهی پەروەردگارە بەدڵ هاتوێنتە ناو مزگەوتەکەی تۆ بەدڵ هاتوێنتە ناو مانگی ڕەمەزانت بەدڵ نوێژەکان بۆ تۆ جێبەجێ ئەکەین دەیا ئیلاهی خۆی عەفومان کە یا ربی خۆی تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە ذیکر و ئەورادەکانمان لێ قبوڵ کە تەراویح و ویترەکانمان لێ قبوڵ کە قورئان خوێندن و ختمەکانمان لێ قبوڵ کە یا ربی خۆی نزیکمان کەرەوە لە خۆت خۆی نزیکمان کەرەوە لە خۆت خۆی نزیکمان کەرەوە لە خۆت یا ربی خۆی لە گوناهی عولەمای ئەم شارە ببورە لە گوناهی ماوەسەم لە عوسمان ببورە یا ربی پەروەردگارە داوات لێ ئەکەین بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت فقيق لم فقياني كليرا زور خزمتي كرد يا ربي خويا اسا وفاتي كرد داوال لي اكين لقناهي ما وصام لا باختيار ببورا يا ربي خويا درجاتي عن عليك يا اكرم الاكرمين يا ربي خويا داوال لي اكين بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت خويا بركت بسر ما بارنا تو قوري خود او اند حلال ما مدري محتاج حرام نبين خويا او اند حلال ما مدري محتاج حرام نبين يا ربي خويا محتاجنا مرد من مكة ذليل سرجع من مكة لم دنيا در من مكة بإيمان والنبي خويا لم دنيا در من مكة بإيمان والنبي يا ربي خويا لم دنيا در من مكة بإيمان والنبي يا ربي خويا بأمتي رسول الله حساب منك بشون كوتي أو قبول منك لجر سيبري آلاي أو حشر منك بمنك ردراوسي أو لبهشتا يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين.